بەناوی خوای گەورە سڵاتن لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کۆبنەوەی پارتی یەکێتی لەبارەی پێکهێنانی حکوومەت و کەرکووک بەبێ ئەنجام کۆتاییات و بڕیاریان داوا کۆبنەوەکان بەردەوام بن. سکرتێری مەکتەبی سیاسی پارتیش باز لەوە دەکات دەتوانن بەبێ یەکێتیش حکوومەت پێک بهێنن. بە میواندارێک لە بەڕێزان ستران عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی کوردستانی نوێ هەروە سیروان حەمە شەریف توێژەر لە ناوەندی چاوی کورد تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. کۆبوونەوەی پارتی و یەکێتی لەبارەی دانانی پارێزگاری کەرکووک بەبێ ئەنجام کۆتایی هاتوو. مەسرور بارزانیش 15 ڕۆژی بۆ پێکهێنانی حکوومەت لە بەردەم داماوە. شاندی دانوستانکاری پارتی و یەکێتی لەبارەی پێکهێنانی حکوومەت و پارێزگاری کەرکووک کۆبوونەوە. تاکە خاڵێکە لەسەری ڕێکەوتنەوە بوو کۆبوونەوەکان بەردەوام بن. مەرجی یەکێتی بۆ بەشداریکردنی لە حکوومەت یەکلاکردنەوەی پارێزگاری کەرکووکە و لە ماوەی ڕابردووشدا چەندین کاندیدی بۆ پۆستەکە پێشکەشی پارتی کردوون، بەڵام بە پاساوی بەشداری لە 16 ئۆکتۆبەر پارتی ڕەتی کردوونەتەوە. لەوانە ڕزگار عەلی و ڕەفعەت عەبدوڵڵا ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی و خالی شوانی ئەندامی سەرکردایەتی و ئەحمەد عەسکەری و کاکا ڕەش سدیق ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و جەمال تاهیری بەڕێوەبەری پێشووی پۆلیسی کەرکووک و ڕەوەند مەلا مەحموود جێگری مەڵبەندی کەرکووکی یەکێتی. لە هەمان کاتیشدا یەکێتی و کاندیدانی ڕەت کردوتەوە کە بەدڵی پارتی بوون. لەوانە فەرێدون عەبدولقادر ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی و عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووی کەرکووک. دوای ئەوەی لا کۆبوونەوەی نێوانیان نەگەیشتە ڕێکەوتن، وتەبێژی یەکێتی نیشتیمانی باس لەوە دەکات کۆبوونەوەکان بەردەوام دەبن. لەتیف شێخ عومەر وتەبێژی یەکێتی بە میدیای فەرمی حیزبەکەی ڕاگەیاندووە کۆبوونەوە و پەیوەندیەکانیان بۆ جێبەجێکردنی دوا قۆناغی ڕێکەوتنەکەیان لەبارەی پێکهێنانی حکوومەت و پرسی کەرکووکەوە بەردەوام دەبێت. لالایەکی ترەوە فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی لەبارەی پارێزگاری کەرکووکەوە بۆ دەنگی ئەمریکا دەڵێت پارتی قارەمانەکانی 16 ئۆکتۆبەر بۆ پۆستی پارێزگاری کەرکووک قبوڵ ناکات. بەشێکی زۆری ئەو کاندیدانە لەوانە بوون خۆ ئەو پۆستە بەتەنها هی یەکێتی نییە، هی هەموو خەڵکی کەرکووکە و دەبێت ئەوانیش لەسەری ڕازی بن. لەبارەی بەشداری نەکردنی یەکێتیش لە کابینەی نوێ تا یەکلاییکردنەوەی پرسەکە سکرتێری مەکتەبی سیاسی پارتی ئاماژە بەوە دەکات دەتوانن حکوومەت بەبێ یەکێتی دروست بکەن، بەڵام پێیان جوان نییە. سەرەڕای ناکۆکیەکان لەبارەی کەرکووک تا ئێستا لایەنە پێکهێنەرەکانی حکوومەت پارتی و یەکێتی و گۆڕان ناوی کاندیدەکانیان بۆ مەسرور بارزانی کاندیدی ڕاستپێردراو نەناردووە. ئەمە لە کاتێکدایە پارتی دەیەوێت بەر لەوەی پەرلەمانی کوردستان بچێتە پشووی هاوینە لا یەکی مانگی داهاتوو کابینەی نوێ متمانی پێ بدرێت، بەڵام ئاماژەکان بۆ ئەوە دەچن پێناچێت پارتی و یەکێتی تاوەکو 4 ڕۆژی دیکە ڕێک بکەون. نزیکەی 9 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە. مەسرور بارزانیش لە 12 مانگەوە لەلایەن نێشیروان بارزانی سەرۆکی هەرێم بۆ پێکهێنانی حکوومەت ڕاست پێردرا. بەپێی یاساش 30 ڕۆژی لە بەردەمدایە بۆ پێکهێنانی کابینەکەی و ئێستاش تەنها 15 ڕۆژی ماوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک سترانگت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین هۆکاری چیە کە ئەمڕۆژ پارتی و یەکێتی لە کۆبوونەوەی نێوانیان لەبارەی هەم حکوومەت و لەبارەی کەرکووکی شەوە نەگەیشتن بە ئەنجام؟ بەڵێ لە ڕاستیە هۆکارەکەی ئەوەیە کە لە ماوەی ڕابردووە شێوەی کۆبوونەکانی یەکێتی و پارتی زەحمەتێکی زۆری تێکەوتووە. ئەین جاران مەلەفاتانەی کە هەردوو لە معالەجەیان نەکردیا گفتووە لەسەرەکە زوو تەواو بوو، بەڵام ئێستا سروشێکی وەرگرتووە کە ماوەیە کە زۆر بە زەحمەت ئەچنە پێشەوە، زۆریش درەنگ چارەسەرەکەن. ئەوەش ڕەنگە هۆکارەکەیەوە بێ ئەندازەی ئەو کێشانی کە نێوان هەردوو لا هەیە لە سەسای ڕابردوو کەڵەکە بووە وای کردووە کە درەنگ بگەنە نەتیجە، بەڵام پێم وە هەردەگاتە نەتیجە، چونکە هەر لە چەند مانگ ڕابردوو لە چەند جارێکە لە چەند وێزگەیەکدا کە گەشتەوەی کە ناگەن نەتیجە خەڵکوای تەسەوڕ وا بۆ کە ناگەن، بەڵام هەر گەشتن نەتیجە، چونکە احتیاجاتەکانی هەردوو لا بە یەکتری هەمیشە ئەوە دووپات دەکاتەوە کە پێویستە ڕێککەوتن بکرێ لە مەلەفی کەرکووک بێ یان لە مەلەفی کوردستان بێ یان لە مەلەفی عێراق بێ. هەر کەسە کارتەکانی خۆی بەدەستەوەیە هەوڵەدا
ئیشی لەسەرکە بەڵام تەسەوڕم وایە کە بە تەنسیق پێکەوە وا خەریکن حل دەکرێەوە چارەسەریش دەکات. باشە بەس کارتەکان چینەوەی کە مەسەلەن بەرز پارتیوێ بۆ مەلەفانە و بەرزیکەتیشەوە کە بەدەڵێ هەریکەیان کارتیان بەدەستەوەی ئەخر لە مۆزۆی کەرکووک مەسەلەن نیشێتی کۆمەڵە کارتی بەدەستە پارتیشی کرد و کارتانەی بەدەست پارتیۆ لە مۆزۆی کەرکووک خەڵک بە پەنهانی نایبینە ئەوی شوەیە مەجلیسی محافظەی کەرکووک ئێستاکە کە ئەو بحکمی تەسەسولەکە پارتی تێدا زۆی نییە ینمانەوە نییە کە پارتی زۆی نییە لە ناو مەجلیسی محافظە بەڵام لەبەروی ئەندامانی یەکێتی تایە بۆ تو پەرلەمانتار تایە بڵێن وەفاتی کردویان ئەو لیستەی کە کاتی خۆی لیستی برایەتیان پێدەوت ئەو لیستە ئەندامەکانی یەکێتی بەهەرەوە کارێک نەماون لەو شوێنی خۆیانە بۆیە بە نەتیجە وا دەرەکەوێت ئێستا کە مەجلیسی محافظە بۆ حەسمی ئەو قەزایانە بیزێ بەشەکەی کورد لەنا ئەو مەجلیسی محافظە پارتی دەورێکی تیا ئەگەرە بەڵام فەزای سیاسی کەرکووک وەژینگەی دەسەڵاتدارەتی لە کەرکووک هی بەشەکەی کورد لە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەوە دەبێت ئەم بەریەکەوتنە حل بکرێت. دوانی کاتەکەی پارتی بەقووەترە خۆی کاتی ئەخوا بۆە پارتی حەسبی دەکرد بەڵام تا ئێستا و پارتی ڕازی نەبوو نەتوانراوە پارتی توانی ئەگەر وا بووە یانێ گەرتەنی ئەو مەلەفەی کارتێک کە بەدەست پارتیە حەسبی قەزایەکانی بکرد بە لە زۆر حەسمەکرا لەبەرەوە ینی دیوی تری ئەو ئینەش هەیە کە شەوەیە پارتیش نایە بەبێ یەکێتی قسێک لەسەر وەزی کەرکووکە وەکو ناشەوێت لەسەر هەرێمی کوردستان قسە بکە ئەوەی کە لێدوان دەکرێت جاربەجار بەرز و نزمی لە لێدوانەکان دەکرێت توندی دەکرێت خاو دەکرێتەوە بەڕای من وتای ڕۆژە زەحمەت هەڵسەنگاندنی گشتی لەسەر وەزی یەکێتی پارتی لەسەر لێدوانی ئەم مەسئولیە ئەو مەسئول بکەین بەڵکو کۆی دیمەنەکە پێویستیەکانی یەکێتی و پارتی بە یەکتری دەرەخە هەم لە کوردستان هەم لە کەرکووک هەم لە عێراقیشە باش لە بەغدادشە بەس ئەوەی کە بەڕێز دەڵێ لێدوانەکان بەرزی و نزمیان دروست نەکردووە لەم دوایە قسەکانی محمود سەنگاوی هەبوو باسی لەوە دەکرا کە یەکێتی مەرجی ئەوە بووە مەوەسمەوە بازەوە کە مەرجیەوە بوو یەکێتی نیشتیمانی بە فەرمی داوا لێبردن بکەین کۆبوونەوەکان بەرهەمیان لەبەرەوەی زەحمەتیەکە لە پەیوەندەکانی یەکێتی پارتی هەموو لێدوانێک بەشی خۆی دوسێ ڕۆژ ڕێکەوتنەکان دوا دەخا نەک هەموو لێدوانێک بەڵکو هەموو شرۆڤەیەکی سیاسی کە یەکێتێکیان پارتێک دەیکا یان حتا بێلایەک دەیکات لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیە بە دەوری خۆی ڕۆڵێک جێرە لە دواخستن یان لە پێشخستنی گفتوگۆکانی کارە نێوان هەردوو لە مناسبە نەک لە نێوان یەکێتی و پارتی بەڵ حتا نێوان یەکێتی و گۆڕان یا پارتی و گۆڕان یان حزبەکانی دیکە بەداخەوە پرۆسی سیاسی کوردستان وای لە هاتووە لە زیاتر شرۆڤەکاری لە زیاتر میدیا یارمەتیدەر بێ بۆ حەلکردنی هەستەکەی دەورە ژێر لە ئاڵۆزکردنیش باشە بەس بە کورتێکە پێیان بڵێ کۆبوونەوەکەی ئەمڕۆ بۆ ئەنجامنەوە من دڵنیامەوەی کە بەڕێز زانیاری تێ و ینی بۆچی نەگەشتن بە ڕێکەوتن لە کۆبوونەوەکەی هێشتا ماوەتی من پێم وایە هەر دەگەنە ڕێکەوتن داوامەوەی کە شرۆڤەکانمان بۆ ئەر ڕۆژە نەبێت کە وا بێ ینی ئەم کاتە دەبینەوە تەبێژی کردیان پارتی وەکو زانیاری ئەوەندەی کە بەڕێزت من دڵنیامە ئاگاداری پێم وایە دەگەن نەتیجە دەگات نەتیجە چکە ئەگەر نەگاتە نەتیجە ینی معنەوەیە بڵێ وایە حکومەت پارتی توانێت حکومەت تەشکیلکە هەر کەسەوە توانێت بۆ ئیشکات بەتەنیا بەڵام دوایی هەر دیسانە دێنە سەرەوەی کە لە مەلەفێکی دیکە پێویستیان بە یەکتریە بێ کە پێویستەکە یەک بکردنەوە. سپاس دەکەم کاکسترەکە سیروان جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزشم بزانم لەسەرەوەی کە تاکو ئێستا لایەنەکان مەسەڵەن دوای نزیکەی 9 مانگ ناگەن بە ڕێکەوتن و تاکو ئێستاش دیارنی برسی کەرکووک تا پێکێنانی کابینەکەی گلا دەکرێتەوە یەکێتی نیشتیمانی چۆن ینی بەشدار دەبێت. بەڵێ بەناوی خوا سوپاس بۆ دەرفەتەکەی جەناب سڵاو مامۆستا و بینەرانی بەڕێز لە ڕاستیە من پێم وانییە پارتی ویکێتی وەکەڵێ نەگەنە نەتیجە چونکە ضرورێتێک وا ئەکا کە پارتی ویکێتی بگەنە نەتیجە ئەگەر سەیرێکی ڕابردووی خۆمان بکەین لە دوای ساڵی 1992 بەراورد بە هەرێکێک لە وڵاتانی دراوسەی ئەمە ئەزمونێکی حکومڕانی کەممان ئەگەر بەراوردیکەی بە فارسەکان بە تورکەکان بە عەرەبەکان ئێمە ئەزمونێکی 28 ساڵە ئەزمونێکی زۆر نییە لەم ئەزمونە کەمەی حکومڕانی خۆمانە ئێمە زۆرشتمان تاقی کردەوە شەڕی ناو خۆمان تاقی کردەوە وەکەڵێ سیرع و ململانەیەکی سیاسی بەداخەوە نێکجار
شەریفانەمان تاقی کردەوە بەهاری عەربی بۆ وڵاتانی عەربی بوو ئێمە بەهاری کوردیمان هێمن فۆتۆکۆپیمان کرد لە دوای حەڤەی شوباتەوە لێرە تاقیمان کردەوە لە کۆی هەموو ئەم 28 ساڵی حکومڕانیە ئەگەر وەکەڵی هەڵسەنگاندنێکی سیاسیانە هەڵسەنگاندنێکی بێلایەنانەی بۆ بکەی بۆ دەرەکەوێت ینی وەکەڵی ئەستێرەی گەشی سەر ساحە سیاسیەکەی هەرێمی کوردستان لە دوای ئەو تەوقەی جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعودەوە بوو کاتێک کە بڕیاریاندا ڕێکەوتنێکی استراتیژی مۆر بکەن ئیمزا بکەن لە نێوان پارتی ویکێتیا بۆ شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان بۆ شێوازی بەشداریکردنی کورد لە بەغدا بۆ وەکەڵی خطابی سیاسی بەرامبەر بە وڵاتانی هەرێمایەتی تا ڕادێک بەرامبەر بە وڵاتانی نێودەوڵەتی بۆیە ینی دەرسێک وەکەڵێ من ناڵێم دەرسەڵێم پندێک لە ڕابردوی خۆمان وەرگین چونکە دەرسەوەیە من بە اختیاری خۆمەچم وەریگرم بەڵام پندەوەیە من ئەزمونیەک وەکەڵێ مصیبەتێکم بەسەرات و لە دوای مصیبەتەکە من پندی لێ وەرەگرم ئێمە ئەگەر پندێک لەو مصیبەتانی ڕابردوی خۆمان وەرگین ئەوە تەنها کاتێک کە ئەتوانیمانە هەرێمی کوردستان نەک هەرێمی کوردستان بە تەنها ئەتوانم بڵێم ینی فاکتەرێک و عاملێکی خێر بووین لە ناوچەکەشە تەنها کاتێک وە کە پارتی وێکێتی تەبا بوون کە پارتی وێکێتی هاوڕابوون کە پارتی وێکێتی لەسەر پرسەکان متفق بوون وەکەڵێ ئەتیلاف بوون اختلاف نەبوون ینی زۆر نمونایە هەر لە بەدەستێنانی پۆستی سەر و کۆمارەوە هەر لە تەسبیتکردنی فیدراڵێت لە عێراقا هەر لە زۆرێک لەو پۆست و مەنسەبانە لەو پۆستە سیادیانەی کە لە عێراق بەدەستمانهێناوە لە ئەنجامی یەکگرتنی پارتی وێکێتیەوە بووە من ئەمە قسە بۆ ئەوە ناکەم کە بەڵام یەکگرتنی پارتی وێکێتیش ئەم جۆرە لە حکومڕانی بەرهەمێناوە کە خەڵک زۆر گلەی لەسەری هەیە مەسەلەن خزمەت گوزاریەکانی وەکو پێویست نییە موچەی وەکو پێویست نییە ئەزانی شۆنە من وەکەڵێ لێرەنا ڕاستە من محامیم بەڵام من محامی پارتی وێکێتی نابم لێرە باوەڕکە محامی خەڵکی هەرێمی کوردستانم بەڵام هەڵسەنگاندنێکی تایبەتی خۆمم هەیە من وەکەڵێ احترام من ئەو دەنگە کاریگەری لەسەر تەسیری وەکەڵێ بیرۆڕای من ناکە من هەڵسەنگاندنێک بۆ دەوڵەتی کە دەگرن هەر دەنگە ینی دەنگە ئەوانە مافێکی شەرعی خۆیانە وڵاتە خەلەلی گەورەی هەیە فعلا ئەم وڵاتە خەلەلی گەورەی هەیە ئەم وڵاتە ینی ئای بە دوای ئێمە دوای لە پاش 28 ساڵ ئەزمموی حکومڕانی ئەمە تا ئیسەر ڕێگاوبانەکانمان بۆ شێوازەیە کە ئەیبینین سیستمی پەروەردە و خوێندنمان بۆ شێوازەیە کە ئەیبینین نەخۆشخانەکانمان بۆ شێوازەیە لە ئەنجامی دەرزیلێدان و خەڵک چاوی کوێرە بێ دەیان و ڕنگ بێت لە چەندین بەرنامە نوقسانەکانی ئێمە تەواو نەبێ بەڵام من مەبەستمە بڵێم بەو کەم و کوڕیەوە کە پارتی وێکێتی هەیەە هێشتا ئێمە بەراورد بە دەوڵەتی تورکیا بەراورد بە ئێران بەراورد بە وڵاتانی دراوسێ بەراورد بە وڵاتانی کە سەروەری و سیادەیانێ هەر لە میسرەوە هەر لە لیبیاوە هەر لە لوبنانەوە لە زۆرێک لە وڵاتانە ئێمە ئەمن و ئاسایش لای ئێمە بەرقەرارە پێکەوە ژیانی ئاین لای ئێمە بەرقەرارە یعنی زۆر فاکتەرێ باوەڕ بفەرمو ئەگەر لە وڵاتی ئەگەر گوزاری شو ئێمە باشترین لە هاوڵاتیانی تورکیا بۆ نمونە ئەزانی من ساڵی 2015 لە تورکیا بووم $100 ئەمریکی 198 لیرەی تورکی بوو ئێستا نزیکی 600 لیرەی تورکیە ینی ملیۆنێک تمەن ملیۆن ئۆنێت گەڵایەک ملیۆنێک ئەوەت تمەنەکە ینی بەراورد ڕاستە ئێمە لە ڕووی ئابووری و باری ئابووری ئەمە ئیستا باش نییە بەڵام ئەگەر بەراوردکەی بە خەڵکی هەرێمی بە خەڵکی کۆماری ئیسلامی ئێران ئەگەر بەراوردکەی بە تورکیا بەڵێ ئێمە لە باری ئابووریشەوە زۆر باشین ئێمە لە باری ئەمن و ئاسایشەوە باشین ئەمە بەو مانانە پارتی وێکێتی بێخەم لێ بخەون و بڵێن ئیتر ئێمە کێشەمان نییە نا من وەک هاوڵاتیکەم هەرێمی کوردستانە قۆبوڵم نییە پارتی وێکێتی ئەم سیستەمی گەندەڵیە درێژە پێ بدەن ئەمەیان بابێکی ترە ئەمەیان بابێکی ترە بەڵام هەڵسەنگاندن وەکەڵێ کاتێک کە تۆ محاماتەکە ینی وەک باێمە وەک دادوەر بین دادوەر گوێ لە پارێزەری ئەم لاگرێ گوێ لە پارێزەری ئەوە لاگرێ دواتر خۆی بڕیارەدا ینی ڕاستە پارتی وێکێتی ئەزمونێکی کرچ و کاڵیانەیە لە حکومڕانیە ڕاستە ینی وەک مامۆستا باسی کرد لێدوانی بەرپرسێکی نابەرپرس لەگەڵ ڕێزم کاریگەری لەسەر سایکۆلۆژیای خەڵکیش هەیە نەک کۆبوونەوەکان و تاخیربوونی کۆبوونەوەکان ڕاستە ئێمە تایسە بە دامەزراوەیی نەبووین ڕاستە ئێمە تایسەش ینی میزاجی شخصی کەسێک دەتوانێت هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر تێک بدا بەڵام لەگەڵ سەرباری هەموو ئەوانش ئێمە پارتی وێکێتی بای ئەوەنە ئەزمونیان هەیە کە پێویستە ئەو تەوقەی جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود درێژەی پێ بدرێ بۆ ئیدامەدانی خۆیان سەرەتا پارتی وێکێتی چونکە لە ئەنجامی شەڕ و کێشەوە کەس گەشە ناکا باشە بەس ئەی بۆ ناگەن نەتیجە لەسەر پێکەنانی حکومەت و کەرکووک ئەزانی من ناڵێم ناگەنە نەتیجە تۆ سیرەکەی لە دوای هەڵبژاردننی جەنابی سەر کۆمارەوە کاک دکتۆر بەرهەم کاتێک هەڵبژێرا گرژیەکی وا لە نێوان پارتی وێکێتیا دروست بوو کە یعنی کادرەکانی پارتی نیانەشادۆ لە میدیا و لە سۆشیال میدیا و هێرشیانە کردە سەر یەکێتی و کادرەکانی یەکێتی پاش ئەوەی کە سەرۆکایەتی پەرلەمان هەڵئەبژێردرێ بە هەمان شێوەتای تەراتۆکە بەلای یەکێتی ئاشکێتەوە دیسان یەکێتی هێرشێکی زۆرە کاتە سەر پارتی و کادری پارتی و سیاسەتی پارتی ناجی پارتی بەڵام سیرەکەی ئەم قەیرانانە تێ ئەپەڕێنین ئێمە وردەوردە ئێمە ڕۆژانە تێ ئەپەڕێنی هەر خۆی متمانەدان و وەکەڵێ کاندیدکردنی کەسێک لە ناوی کێتیا بۆ پۆستی بۆ وەرگرتنی پۆستی وەزیری دادی عێراقی نیشانەوەی کە پارتی وێکێتی زۆر ئەزمونمان وەرگرتووە لە ڕابردوو ڕاستی سەرسەر پارێزگار ڕێک نەکەوتووەکە ئێمشەوە ئێمە لە ئیعلامەوە بیستمان بەڵام ئەمە شایانی تێپەڕینە ئەمە شایانی وەکەڵێ چونکە ینی با واقعی بین کاک حەکیم ئەگەر پارتی وێکێتی نەگەنە ڕێکەوتن سەرەتا پارتی وێکێتی خۆیان زەرەکەن ئەگەر پارتی وێکێتی نەگەشتنایەتە ڕێکەوتن دڵنیا بە وەزیری عەدلی عێراقی متمانەی بەدەست نایەنا هیچ هەر کاندیدێکە دوایەکێتیە وەزیری دادی عێراقی
بەڕێخۆشی نایشارێتەوە ڕێڵە یەکێتی و یەکێتی بەڵام ئەمڕۆ فازڵ میرانی باسی لەوە کردوکەوان بۆ ڕازی بوون چونکە کەسێکی سەر بەخۆیە لە دەنگی ئەمریکا باز لەوە دەکەن. من لەگەڵ حرمەتم بۆ قسەی کاک فازڵ میرانی لە ڕاستیە من باوەڕم وایە دادوەرەکانی ئێمەش ڕاستە سەربەخۆیی جێ و بێلایەنی جێ من ناڵێم سەربەخۆنین پێ دادوەرێک بوون لە سنووری یەکێتیە و لە سنووری پارتیش پارتیە مەرج نییە بەڵام یەک لە مەرجەکانی دادوەر ئەوەیە ئەو کەسە یعنی حیزبی نەبێ بەڵام ڕۆژی هەڵبژاردن جەنابی دادوەر وەک من و جەناب و ئاسایشێک و پۆلیسێک ئەویش بە هەمان شێوازە چێتە سەر سنووقی دەنگدان لەناو لیستێک هەڵەبژێرێ لەناو لیستەکەشە کاندیدێک هەڵەبژێر دەنگی پێدا. سپاس دەکەم دواتەگەرم ستران بگەرم لە بەرز سەبارەت بە کەرکووک ینی ئەو کاندیدانە تاکو ئێستاوەندەی چەند کاندیدی یەکێتی پێشکەش کراوە ڕەتکراونەتەوە یاخود ئەمڕۆ دوایین کاندید کە پێشکەش کراون کامانە نەبوو. دەزانی کاکن لە قیمەی بەهێزبوونی هەردوو لە بۆکو کاک باسی کرد یعنی لە قیمەی بەهێزبوونی پەیوەندەکانی هەردوو لادا کە بەسیکەتی پارتی لە ساحەکە بوون زادن بڵێن لە ڕووی نەوەیەوە حزب ئیسلامیەکان یەکێتی پارتی پێکەوە پارێزگاری هەڵەبژار یعنی ڕاستە تا ئێساش چەند ساڵێک تێپەڕیوە 15 ساڵ کە لە پرۆسێسی ڕزگاری عێراق تێپەڕیوە هەتا ئێساش ناوچەی نفوزی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئەو پارێزگارانەی کە تا ئێستا دانراوە یەکێتی پارتی پێکەوە ڕێککەوتون لەسەرەوەی کە فلان کەس پارێزگارە ینی پێشتیش بەوێ پارتی دانەنراون بۆ من بۆچی ئەڵێ پارتی عەبدوڕەحمان مستەفایە تۆگە لە حەزە شتێ بکەیت جاری پێش یەکەم لیستی هەڵبژاردننی کورد پێکەوە بوو هەموو حزبەکان پێکەوە 2005 حزبەکان پێکەوە بارحاڵ ینی ڕەنگە گۆڕان دروستنەوە زۆر باشە گۆڕانیانەوە بەڵام کۆمەڵی کەواتە بێ کۆمەڵ محاسبە بکەین غەڵەتی کردتیان نەبوو هەر کۆمەڵ ئەو کاتە خۆیان ینی ئامادە نەبوون کۆمەڵ ئیسلامی بەشداری پێ بکەن. ئیجابە بەستم لێ چییە لە 2005 ینی ئەو حزبە سیاسیانی کە لە کوردستانە لە 2005 پێکەوە بە یەک لیست بوون و کەسێک بوو بە محافظ کە دوایی کە گۆڕانکاریش کرا محافظی دووەمیش هەڵبژێرا دوای کاک عەبدوڕەحمان مستەفا محافظێک هەڵبژێرا کە عەبدوڕەحمان مستەفا تەقریبەن ئەو کاتە وەکو بێلایەن تەرح کرا بەڵام محافظی دووەم یەکێتی بوو کە دکتۆر نەجمەدین کەریم بوو واتە هەموو لایەک پێکەوە ئیتفاقیان کردو لەبەرەوە لە ڕاستیە هەڵبژاردننی ینی محافظی کەرکووک کە عادەتەن ئیستیحقاقێکی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە هەموو لایەک کردویانە بۆیە خۆش نییە ئەگەر من بڵێم یەکێتی بەتەنیا تەحەدا ئەکا بڕیارەدا کە محافظ دانا یاخود بڵێم بەبێ پارتی دەست ناکەین بە ئاوا باشە لە جەناب دەپرسم مەسەلەن لە ساڵەکانی ڕابردووە کە سەرۆکێرەم هەڵبژێرا بەبێ یەکێتی سەرۆکێرەم هەڵبژێرا خۆی تەریقی وتنەکە گرنگە ینی ئایا بەبێ مەسەلەن بۆ منە سەرۆک کۆما لە مەرحەلەکانی ڕابردووە کە هەڵبژێرا بەبێ پارتی هەڵبژێرا بەبێ یەکێتی هەڵبژێرا هەردوو لاان ڕێککەوتن و هەڵیان ئەمژات و ئەگەر ئێستا بۆ منە لەسەر مووسڵ قسە دەکەین من وەکو یەکێتی قسە بکەم لەسەر مووسڵ ئەڵێم ئەی بۆچی هەمان ئەو یاری کە لە کەرکوێکن لە مووسڵ نایکێن ئێدە باشە مەیکن و کۆتایی ینی هەموو کۆتایی بە هەموو ئەو ڕێککەوتن و توافقاتانە دێک کە کورد لەسەری ڕێکەکەی و لەسەری دەگاتە نەتیجەیەک دیقەت لە شتێک بدەن لە چەند ساڵی ڕابردووە هەموو حزب سیاسیان پرۆسیاسیانی کاتن و ڕۆیشتن و ئەوانە ئەگەر خۆسی قسەسە دیموکراسی کوردستان بکەی عیبی نییە هەموو حزبەکان پێکەوە بەشداریەکە لە هەڵبژاردن و بەڵام کە ناگەنە نەتیجەیەک لە ئینتخاباتە مانە دیموکراسی خراپە مانایە تەریقی ئیداری مەلەفی دیموکراسی لە کوردستان خراپە کە قسە لەسەرەوە دەکرد حزب سیاسەکانی کوردستان هەتا ئێساکە قسە لەسەر مەرەفی گەندەڵی لەسەر پێویستی چاکسازیەکەن لەسەر پاکێجەکانی چاکسازی قسە دەکەن کەیسا ئەو مەلەفە ناچێ بەڕێ و مانایە نیە گەندەڵی شتێکی باشە و مانایە نیە خەباتی حزب سیاسەکان بۆ ئەو پرۆسەیە پەش کەوتۆ دیارە بەڵکو خەلەکە لە شوێنیش کە دیارە شێوەی ئیداردانی و مەلەفە غەڵەتەوە پێداچوونەوەی لەبەرەوە ئەگەر ئیجازە بدە بۆیە مۆزۆی ئێستا و مەلەفەتی کە دەمانێت قسەی لەسەرکەی مەسەن بۆ نە پێکێنانی حکوومەت یاریەوەی کوردستان پێکێنانی حکوومەت لە کەرکووک و پێکێنانی تەکمیلەی حکوومەتی عێراقیش کە دوێنە بەشێکی کۆتایی پێهات ئەگەر کە دەڵی وەزیری مەسەلەن وەزیری دادێکێتی نییە ئەگەر ئەڵی یەکێتیە مانەوێت تۆ بڵێ سەربەخۆ نییە ئەگەر ئەڵی یەکێتی نییە مانەوێت تۆ بەڕێی من ئەمانە هەموو شەڕی ئەلامین علاقی بە ئەسلی مەسەلەکەەوە نییە وەزیرە نەخ بۆچی وا بڵێم باشە جەنابەت دەپرسم کۆمسیۆنی بەڵای هەڵبژاردنەکان کەس دەڵێ من یەکێتیمیان پارتیم هەندێک شتەیە پێ دەڵێن
السر المعلوم يعني نهێنێکی ئاشکرا خەڵک دەزانێت مەسەن نوێنەرە و حیزبەکان ببوورە سڕی معلوم چییە ئەوەیە کە هەموو کەسێک دەزانانی ئەم کابرایە ڕەنگەیکێتی بێ ئەم کابرا ڕەنگە پارتیە بەڵام طبیعەتی شەکەی کەس پێنا مەسەن بۆ لە عێراقا ئێستا تۆ سەیری ئەو دامەدەستگانەی کە هەڵەبژێرە محکەمەی اتحادی حزبەکان بەشدارە بن لە هەڵبژاردنیە بەڵام تۆ ئەتوانین بڵێ ڕئیسی محکەمەی اتحادی پارتیانێکێتیان ینی هێنا يعني اما بس اعلام توانم تسميانا باش بەڵام لە پرۆسی سیاسیە مستحیلە تەنیا نوێنەری حزبەکان بەناو نوێنەری حزبەکان بەڵام وەکو تر تۆ ناتوانانی بڵێ مەسەن ڕئیس تۆ توانین بە ڕئیس جامعی مەسەن بۆ جامعی مستەسەری لە بەغدا یەکێتیان پارتیان حزبی داوێن و ینی بەڵام کوردستانەوە ڕوون نییە بۆ نمونە سەرۆکی زانکۆیان لەم لایەکێتین و لەو لاش بەڵێ وایە بەڵام لێ پرسە لە خۆشی پرسە بەڵام لە مرکزێکی تەکنۆکراسی باشە بەس سەبارەت بۆی کە بۆچی مەسەرەن ئەو پرسە بە کۆتا ناگە ئێستا ئەمڕۆژ فازڵ میرانی باسی لەوە کردبوو ئەوان نەیانەوێت قارەمانەکانی 16 ئۆکتۆبەر تۆ بەشداری پارێزگارمەوەستمەوەی کە بۆ ئەم کێشەیە لیژنەیەکی لەسەر پێک ناهێنرێ بۆ خەڵکیش بێگزاری کۆتایی بەم کێشەیە بهێنرێت خۆگە لەسەر کامە لەسەر 16 ئۆکتۆبەر و بۆی کە کۆتاییش پێکی بێن بۆ پێکی نایەن ئەمە هەمووی مادەیە بەکاری دێنی مەسە من مادەی 16 ئۆکتۆبەر بەکاردێنی شکە مادەی سیوەکی ئاب بەکاردێنی ئەمە مادەیە بەکاری دێن دەناوەرە هەمووی مەلەفاتە و بادادای قسەی خۆی لەسەر بکە بۆ دادگا لە کوردستان قسە ئەو مەلەفاتان ناکات بۆ چوین تو بۆچی من لە جەناب دەپرسم ناتۆ مەسەلەن بۆ لە دادەرەکان ناپرسی مۆزوعەکەیە کە ئەمانە هەمووی دەستکەلای سیاسی حتا ئەوەی کە جەناب دێسە بەکاری دێنی بەم تەریقەیە ئەمە ینی ببوورە ئەمە تەنیا کارێکی ئەلامی نییە يعني ام شو بريطاني جنابت تنيا كاريكي اعلامي صرف نيا بشكل بروسيكي سياسي خوشتا لبروا يعني من بيشانكي من امي خواروا بروسيس سياسي لكردستان يستأبي بقات اسي حكما خوزغا جاران با پنجاب با يما دوام وادكين بارتي دي وادكين اگيشت نتيجه يستكب بارتي تشل فيش كرسي هيا بكتي بتنانات واشتغل خو بتبين بسريع بلام ديار بارتي جزانيه ناتوانێت بە تەنیا بیسەپێنە بۆیە دێ بکاتە ڕێکەوتنەکەی کشمانی کوردستانە بۆیە ئەو شتێک کە ئێستاکە مەقسەسە هەندێک مەلەفاتی لە پرۆسی سیاسیە ئەو کاتە دەمانتوانی بیکەین کە ئۆپۆزیسیۆن بەخۆت بوو ئێستا کە ئۆپۆزیسیۆن زەعیف بووە پرد بووە هەندێک مەلەفاتێ نابێ من بڵم کۆمەڵی ئیسلامی تۆ بۆ نهاتی فڵان کەسە نەداوە بەدات کە ئەمە توانای کۆمەڵی ئیسلامی لەم مەرحەلەی ئەوەندەیە من لە جەناب دەپرسم ئەگەر پرۆسی ڕیفراندۆم لە کوردستان سەر بکەسەکەوتو بووە ئێستا من دەوڵەتمان هەبوو وەکو دەوڵەتمان نییە ئێمە سەرۆکێرێمە لە بژێنەوە جارێکی تر یعنی ئەم نەتیجەیەکی واضحی ئەو پرۆسە سیاسیە کە ئێستاکە لە وڵاتی ئێمەدا هەیە حەد و قەد خەبارە و هاتنە پێشەی ئەو وەزعە بەم شێوەی خوارەوە ئێمە دەمانەیە پرۆسی دیموکراسی لە کوردستانە هەم دیموکراسی بمێنێ هەم یەکێتری جەکانی گەلی کورد بمێنێ حەل ئەوە نییە بۆ نمونە تۆ مەسەلەن بۆ یعنی بێت ئێستاکە پرۆسی سیاسی تێک بدەیت هەڵوەشێنیتەوە لەبەرەوەی وەزیری داد هەڵ نەبژێراوە یان بابلن حکوومەتی یاریێمی کوردستان تشکیل ئەمانە مادەی ڕۆژانن بەکاری دێنی حکوومەتی یاریێمی کوردستان بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان پێک نایە دەتوانن پێکی بێنن بەڵام پێش پێکات لە 2013 و ینی پێ بەردۆخ کە جیاوازە پێک نایە ئەن پێک نایە چی ینی دوای هەرەگرێت و سایت لێکێتی قسە لەگەڵێکی تێکاتەوە ئێمە تاقیمان نەکردو کە تیای نەبێ يعني اما ناتو الا يعني مثلا بقول من اگر دقل اشتاق جنابت يعني كمال الاسلامي لحكومتها كشاوه وانيا بسنوي قران كشين رايوه بقول يعني كقصه النكشه وكشين رايوه باشا برسال كاين بارتي تشري قازان ديك الكشانوي قران ولا كشانوي كمال الاسلامي بەرامبەرە وەرە کۆمەڵی ئیسلامی چەندە خازارجی کرد لەگەڵ ڕێزمە لە کشانەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەر ئەگەر سەنگاندن دەکەین ئەمە سەنگاندنە پێکەوە بیکەین کاکە پرۆسی سیاسی پێمان دەڵێ بەبێت دیموکراسی هیچ شتێک سەرکەوتوو نابێت بەبێ یەکگرتووی حزبە سیاسەکانی کوردستانیش ڕێککەوتنیی ئەم حزبە سیاسیان لە کوردستانە هیچ شتێک سەرکەوتوو نابێت بەڵام تۆ دوایی یعنی یەکێک دێت لێدوانە کە داوێکی لە دوانی تر ئەداتەوە من بە نەتیجە پێم وانە ئیشی منەوە پینە بۆ لە دوانەکانی کەس بکەم بەڵام من دەیڵێمەوەکە بەبێ یەکێتی پارتی پێکەوە بەبێ گۆڕان بەبێ کۆمەڵی ئیسلامی کە ئێستاکە بەژای لە حکوومەت ناکە ممکنە پرۆسی سیاسی لە کوردستانە سەرکەوتوو سپاس دەکەم کە کەسیرۆم گەم وڵا بەرز پێ دوای ئەم مەلەفانە بە شێوەیەکی دروستە کە بەسترێنەوە بەیەکەوە کەرکووک و ئەوانە کە تاکوێسە مەسەرەن بۆتەوە کارێەوەی کە حکوومەت پێک نێت
وڵا جا من لە بەرنمەیەک باسم کردم حەق نییە کەرکووک بەسرێتەوە بە مەلەف یاریێمی کوردستانەوە باوەڕ بفەرمو ئەوە سوکایەتیم بۆ هاتبوو لە فەیسبوکەکەی خۆمەوە وتیان ئەمە کەرکووک بە کوردستان نازانێتم با بەگەر من کەرکووک بە کوردستان نەزانم. پێ پێکەنانی حکوومەت زەروتریان یەکلاکردنەوەی پارێزگارێک مەسەڵەن خەڵکی کەرکووک لەم بارودۆخ خراپەدایە. ئەزانی با ئینسان تۆزێک وەکەڵی واقعی بین، با ئێمە ئایدیالی نەبین، خەیاڵی نەبین. یعنی تەسەور مەکە بە دانانی پارێزگارێک کام پارێزگارێک کە یەکێتی نیشتمانی کوردستان بە دڵێتی بە دانانی ئەو پارێزگارە وەزعی کەرکووک ئاساییە بێتەوە. نا قەت وانە. بەڵام شتێک ناگۆڕێت لە بارودۆخی کورد مەسەڵەن گەر هەمووش نەتوانێت ئاسایی بکات. نا لە بارودۆخی پارتی ویکێتی ئەگۆڕێ کاتێکە لە بارودۆخی پارتی ویکێتی گۆڕە ئێمە گەر پارێزگاری کەرکووک دابنرێ وەزعی پارتی ویکێتی ئاسایی ترە بێتەوە کە وەزعی پارتی ویکێتی ئاسایی بووە لە کەرکووکە یەکدەنگە بین، یەکدەسە بین، یەک ڕەنگە بین. ئەو کاتە بۆ وەزعی خەڵکی کەرکووکە گۆڕێ چونکە پارتی ویکێتی وەکەڵێ بە یەک نیەت لە یەک سەنگەرا بن. بەڵام ئیستا کە پارتی لە سەنگەرێکە ویکێتی لە سەنگەرێکە کە تەقە لە یەکەکە نقطەی سیاسی مەبەستم یعنی لە یەکە خوێنەوە مامۆستا باسی لە ئیعلامەوە کۆمەڵێک مادە بەکارێنێ سیاسیە و لێ خوێندرا لە ڕاستیەوە تەقەی سیاسیە کەڵێ هەرچەند ئێستا زووە لە ڕاستی ئەو کاتی هەڵبژاردن نییە تۆ بتوێت کەسبی دەنگی پێ بکەی یعنی کۆمەڵێک برین هەیە وەکەڵێت هەموو تاوتی هەڵبژاردنە لە تاوتی هەڵبژاردنە ئاساییە یاساییە حیزبێک کەسێک کاندیدێک سوکایەتی یان تەنانەت لە دادگاکانی ژانێک جار ئینسان کاتێکە خزەی غەڵەتەکە دادوەر بە ئاسایی وەرێگرێت. بەڵام تۆ کاتێکە هەڵبژاردن لە ئارانیە کاتێکە هیچ پرۆسێکی سیاسی لە ئارانیە ئیستەکاتی یعنی وەکەڵێ کاتی ئەوەیە کە حیزبە سیاسیەکان یەکدەنگ بن کە وتاری نەرم بێ کە تەنانەت جەنابەت خەڵکێک بێتە سەر بەرنامەکەت خەڵکێکی نەرم بێ عاملی خێر بێ فاعیلی شەڕ نەبێ. یعنی مامۆستا باسی لەوە کرد کە ناخۆی بەرپرسەکان ینی ئەوان بەرپرسانی پارتی ویکێتینەوە خەریکی شەڕ لێدوان و بەتەکە لە خەڵگاڵ لە خۆیان و لە خەڵکی ژاڵۆز دەکەن. ئەزانی کاک حەکیم بە مادیم برای تۆ مەچوو بەشەڕ. ئەزانی کاک حەکیم لە ڕاستی ئێمە کۆمەلگایەکی شەرقین باوەڕەکەی دیانی تۆ جارێک لە فیلمێکی ئەوروپیان ئەمریکا سەیرەکەی دوو کەس بەیەکەوە شەڕەکەن دواتە دانیشتن بەیەکەوە چاخۆنەوە یعنی تەسەوور ناکەی کە ئەمە لە واقیعاوا بێ. بەڵام باوەڕەکەی من برادێکی خۆماتەوە لە ئەوروپا هەرچەند کاتی ئەوە نیە من لێم پرسی وتم باشە ئەمە ڕاستە وتی باوەڕەکەی دوکاندار بەیەکەوە شەڕیان کردو کوردی ئەمە لەگەڵ ئەوروپیەکە ئەو ڕۆژە شەڕیان کردو ڕۆژی دواتر کوردەکە هاتوۆ دەڕابەکەی هەڵداوەوە دورگای دوکانەکەی کردو ڕووی کردووە بەولەوە کابرای ئەوروپیش هاتووە یەخی گرتووە کوردەکەوتی کاکە بۆ هەزم لێ نانی بۆ هەشەڕم پێفرۆشی ئەوش دیدی من شەڕی پێ نافرۆشم لوت نەکەی بەو دیوە ئەمە شەرق نییە ئەمە غەربە دوێنێ شەڕمان کرد دوێنێ بوو بە مێژوو ئیمڕۆ ڕۆژێکی دە بەس دەرفەتم بێ ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە دەرفەت پێدەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. حەزەکەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە؟ ئاسانە بەکڕینی کارتێکی 20,000 دیناری لە چاڤیلان ناوت دەچێتە تیرۆپشکی دەرچوونی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای 2019 0 کیلۆمەتر. ئاگادار بن ئەو 20,000 دینارەتان نافەوتێت چونکە ئێوە دەتوانن هەر کاتێک پێتان خۆش بێت بای ئەو 20,000 دینارە هەر یاری و چالاکیەکی چاڤیلانتان ئەرەزوو لێبێت بەکاری بهێنن بۆ خۆتان یاخود بۆ منداڵەکانتان بە یەک جار سەردانکردنی چاڤیلان. یەک جار سەردانی چاڤیلان کە و کارتێک کڕات ئەوە ناوت دەچێتە تیرۆپشکەکە بۆ ئەوەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. ڕۆژی تیرۆپشک دەتوانیت خۆت ئامادە بیت یاخود ڕاستەوخۆ لە میدیاکانەوە بینەری بیت کاتێک ژمارەی کاتی دەرچوو هەڵدەبژێردرێت. هەر ئێستا وەرە و لە 15 تا 15 ماوەی یەک مانگت هەیە بۆ ئەوەی سەردانی چاڤیلاندەکەی سلێمانی بکەیت و چانست هەبێت بۆ وەرگرتنی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای مۆدێل 2019. هەر ئێستا سەردانی چاڤیلاند بکە لە شاری سلێمانی
هەم کاتێکی خۆش لە هەوایەکی سروشتی و فێنێک بەسەر بەرە و هەمیش ناوی خۆت خەرە تیر و پشکەکە تا ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سیروان بکەرەوە لای بەرز پێش ناوبڕەکە لەبارەی بستنەوەی مەلەفەکان بەیەکتر قسەمان کرد بەس پێ دووە بەرلەوەی کە پەرلەمان بچێتە پشووی هاوینەوە کە لە یەکی تەمموس یەکی 7-4 ڕۆژتر دەچێتە پشووی هاوینەوە بتوانرێت کابینەکە پێک بهێنرێت متمانەی پێ بدرێت لە پەرلەمان پێ دوایە؟ من بەر لە ناوبڕەکە باسم لەوە کرد کە سایکۆلۆژیای کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتین زۆر کاریگەری لەسەرمانە. ئێمە ئیسەش باسەکەین ئەڵێن ساڵی 60ەکان باپیری ئێمە ئەوای کردووە. بۆیە زۆر قورسە، ینی قورسە ئەم قۆناغەتیە پەڕێنی خێرا بڵێن وڵا هەنگاوێکمان ناوە و ئەگۆڕێن بە کۆمەلگایەکی غەربی. خۆزگا وا بواە خۆزگا عقلێتی ئێمە وەکەڵی ئۆپۆزیسیۆن بوونی قبول کرد. مامۆستا سران باسی لەوە کرد کە لە پرۆسەی سیاسیان ناکرێ یەکگرتووی ئیسلامی و ناکرێ کۆمەڵی ئیسلامی ناکرێ حیزبێکی سیاسی پەراوێز بخرێ. من لەگەڵیم هاوڕام هیچ حیزبێکی سیاسی پەراوێز ناخرێ لە پرۆسی سیاسیە، بەڵام بەڕاستی ئەمەش ئەزمۆن نییە ئێمە تاقیمان کردەوە هەموو حیزبە سیاسیەکان بمانەوێ بین کابینەیەک دروستکەین ناویبنین کابینەی بنکەفراوان حکوومەتی بنکەفراوان. لەسەر ئەرزی خۆ حکوومەتی بنکەفراوان نییە، حکوومەت هەیە یاری هەیە و نەیاری هەیە. چەند حیزبێکی سیاسی حیزبێکی سیاسیان چەند حیزبێکی سیاسی بڕیارە دەن ئەوانە بن بە یاری حکوومەت تشکیلەکەن. لە بەرامبەر ئەمەیشا حیزبێکی سیاسیان چەند حیزبێکی سیاسی کۆ ئەبنەوە بەرەی نەیاری حکوومەت تشکیلەکەن ئەبن بە ئۆپۆزیسیۆن بوون بۆ حکوومەت ینی تەواوکەری یەکن. باوەڕەکەی ئەگەر بۆ بەرنامەی خوا بگەڕێتەوە ینی کاتێکە خوا بڕیاردا من لە چەند بەرنامە ئەمە بنمونە یێنمەوە کاتێکە خوا بڕیارەدا وەکەزاریکە جعلنا لكل نبي عدو بۆ هەر میلەتێک خوای گەورە ینی بۆ هەر پێغەمبەرێکە ئەینێرێ لە ئاسمانەوە وحی بۆ نێرێ پەیامی بۆ نێرێ هاوکاری بۆ نێرێ لەگەڵیشا یەن نارێکی بۆ نێرێ دوژمنێکی بۆ نێرێ بۆ لە بەرۆی پرۆسەی ینی عقلێتی ئینسان کاتێک کە من ببینم منافسم نەبێ نەیارم نەبێ ئۆپۆزیسیۆنم نەبێ ئینسان خۆی لێ گۆڕی خۆی لێبێ بەخوا ینی وەک فەلسەفەکەی هێگەڵ كل شيء يحتوي على نقيضه في صميم تكوينه هەشتێ بۆی بگا بە کەماڵی خۆی ئەبێ نەیارەکەی هەبێ. بۆیە من باشترین بەرنامە بۆ حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستان ئەوەیە کە یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی خۆزگا چەندێکی تریش لە بەرەی نەیارابوونایە لە بەرەی ئۆپۆزیسیۆن بوونابوونایە و پارتی وێکێتی و گۆڕان و چەندێکی تریش حکوومەتیان تشکیل کردایە. ئەم دوانە پێکەوە ئەتوانن حکوومەت تشکیلکەن. بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئایا حکوومەت تشکیل دەکرێ ینی شتێکی پێڵێن یاسا 2+2 کاتە 4 ڕەنگ بێ من بەدڵم نەبێ پارە قەرزارم بەڵام جەنابیش حەزەکەی بەدڵت بێ بەڵام یاساکە پێمانەڵێ 2+2 کاتە 4 وەکەڵێت دەربایستی ئەوە نایێت کە بەدڵی جەنابتیا بەدڵی منە یاسایەکەیە ئەبێ سەرۆکی ئەنجومەنی ڕاستپێرا و لەماوەی 30 ڕۆژە وەکەڵێ مەلەفی خۆی تەسلیم 15 ڕۆژی ماوە پێ دوای لەو 15 ڕۆژە دەبێت کابینەکە بتوانرێت بە تەواوەتی هەموو هێزەکان مەرجنیە هەم بە تەواوەتی مەرجنیە بە تەواوەتی با ئێمە وەکڵێ پێش حەدەسەکان نەکەوین بەڵام ئەکرێ کابینەکە ئەگەر بە نیۆناچڵیش بێ وەک جەناب دەزانین لە 12/5/2098ەوە ئێمە هەڵبژاردننی بەغدا کراوە ئیمساڵ دوێنێ بەشێک لە وەزیرەکان متمانیان وەرگرت لە حکوومەتی عێراقیە یەخۆ ناکرێ ئێمە بڵێن لە حکوومەتی عێراقی بەدەسەڵات ئەگەر بەشێک لە وەزارەتەکانیش بە بەتاڵی بمێننەوە بەشێکی کابینەکە متمانی پێ بدرێت ینی زۆر جار ضرورەت و ئەخوازی زۆر جاریانی وەکەڵێ تۆ ڕەنگ بێ وەکەڵێ ئەم ئەنجامە پێ خۆش نییە بەڵام ضرورەت و ئاخوازی خۆ ئەگەر واش بێ ئاساییە و یاساییشە لە ڕستچوونی بەڕێزت کام شارەزەشی لە بواری یاسایە کلەیەکی تەمووس پەرلەمان پشووی هاوێنیەتی پێ دوێت تاوکات ناتوانرێت پێ دوای لە پشوەکەدا کۆبنەوەیکی نایاسایی بۆ ئەنجام بدرێت خۆی کە پەرلەمان کۆ بێتەوە بۆ یاسادانان کۆ بێتەوە یاسا لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە یاسایە کە لە بەرژەوەندی من بێ ینی زۆر جار لە پەرلەمان ئەگەر یاسایەک بە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان نشکێتەوە ئەو یاسا دەرنەکرێ باشترە بۆیە یاساکان وەکڵێ ئاەتی قورئان نییە ویتر وحی کۆتایی پێهات بێ و بڕابێت یاسا تعدیلەکرێ ینی لە یاسای ڕۆمانیا من یەک نمونەی بۆ جەنابەت بێنمەوە لە سەردەمی ڕۆمانیەکانە مەدین ینی کەسێک قەرزار
بواە ئەیان هێنا لە ناوەڕاتی شارە پارچە پارچیانەکرد بە بەرچاوی خەڵکەوە و هەر خاوەن قەرزێک بەشێک لە لاشەی ئەو کەسیانەدایە بە حکمی یاسا بە یاسا یخۆ ئیسە تۆ بێ بڵێ من ئەم یاسا جێبەجێەکەم یاساش بووە وەکەڵی قووەتی قانونیشی هەبووە بۆ یاساکان گۆڕانکاریان بەسرێت بە بڕای من زۆر ئاسایی ئەگەر خۆلی هاوینی پەرلەمانی کوردستان چەند ڕۆژێک دوا بخرێت تەجیل بکرێ لەبەر خاتری ئەوەی بە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان مشکێتەوە لەبەر خاتری ئەوەی پارتی وێکێتی بگەن قەناعەتێکە پێکەوە ناوی کاندیدەکانیان کاندیدە ڕاستپێراوەکان بۆ وەزارەتەکان تەسلیم بکەن. سپاس دەکەم کاک ئێستران ئەوەی کە بەڕێزوتت پێشتر بە بەیەکێتی قورسە حکوومەت پێک بهێنرێت بۆچی ینی تا ئێستا کوردستان نەگەشتۆتە ئەو ڕادەی کە بۆ منە هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی لایەنەکەم لە حکوومەتانە بێتەوە پۆزیسیۆن خۆی بەڕای من تەبیعی یەکێتیش ئۆپۆزیسیۆن بێ حتى حزب بۆ بیلۆ ناکەێت پارتیش ئۆپۆزیسیۆن بێ مەسەسا ئەو حزبانەی کە بڵێن خۆناڵەن چه حزبەکەیە بە کۆتاکانیشەوە یەک فەرەزەن دایبنەیەکیان گرت و بڕیاندا حکوومەتی تشکیلکەن پارتی ئۆپۆزیسیۆن بێ یعنی بۆ تەسەوری ئەوە ناکەین ئەگەر قسەسە دیموکراسیات بەڵام ئەم قسەسە چیەکەین ینی سێگۆشەیە بکەین کە دیموکراسیە واقعی سیاسیە و لە هەمان کاتە نفوزی حزب سیاسەکانیش دەوری لەو پرۆسەیە دەورێک جێڕە کە من دەڵێم مەسەڵەن بەبێ دڵنیان بەبێ یەکێتیشمان حکوومەت تشکیل نابێ نەک لەبەر یەکێتیشمان لە چیوەتوە ئێستا پێ دەڵێم نەک لەبەر یەکێتیشمان سپێن حکوومەت تشکیل بێ قبول ناکات بێ بەم دی و دێگەڵەیە ئەو نمونە بێ بەم دی و دێگەڵیان بچێ بەو دی و دێگەڵەیە نمونەیەکی تیشمان کوسان نەبووە نمونەی خەڵکی کە بۆ عازمە ببوورە ئەوەی کە زۆر گرنگە بۆ یەکێتیشمان ئێستا تۆ سەری کە ئێمە دەمانێت نفوزی سیاسیکی تیشمان کوسان یان حزبەکانی لە سلێمانیان وەک خۆی بێڵی تۆ زۆر ئاسانە مەسی محافظی سلێمانی بەهێزکە بە قوتیکە بەڵام خۆ مەسی محافظی سلێمانی بەتەنێ بە قوت ناکەیتەوە فەرم مەسی محافظەی هەولێریش بە قوتکە فەرم مەسی محافظەی بادنیاش بە قوتکە کە تێیدا تەنیا پارتیش ئەندام نیەتەیە خەڵکیش ئەندامەتەیە کەوە ئێمە کێشەمانی لە حکوومەت هەرێمی کوردستانە کۆی پرۆسەکە ئەمە حەل نییە کە تۆ بەڵێ وا تەسەوورکەی بۆ نمونە بۆ ناگە حکوومەتێکی تیان نەبێ یان پارتی تیان نەبێ یان گۆڕانی تیان نەبێ تۆ یەکیتە بە دووداریان دەستی ئیدارەی ئەمە نموزەرێکە تەواو کۆتای پێات بەڵاگە تۆ ناوچەی نفوزی خۆت بپارێزی 101 ڕێگا هەیە ڕێگای دەستوری هەیە ڕێگای قانونی هەیە کە تۆ پەیڕەویکەی بۆ ئیشکردن لەسەر حکوومەت من پێم وایە یەکێتی ژمانی کوردستان بەشدارێکە لەو حکوومەتە چکو ئارەزوی بەشداریکردن لە حکوومەت هەیە و چونکە استحقاقی انتخاباتی خۆش باشە بەس ببێ کەرکووکیش بەشداری کە کاکستران بەبێ باشە پرسیار لە جەناب دەکەم بۆچی بەبێ کەرکوو دەتەوێت بیکەیت ئێستا مەسەلەیەکی زۆر ینی بۆ قەزێکی فەلسەفی ینی بۆ محاسبەی ئەو کەسە دەکەی کە ئەڵێی بۆچی ڕەبتێکی پێکەوە زەحمەت نەوێ بۆچی ڕەب نوێ پێکەوە ئەی قەرە من پرسیار دەکەم ئێمە کەرکومان نهێنانە ڕێفراندۆمەوە ئەی بۆچی ئێستا لە پێکەنانی حکوومەت هەرێمی کوردستانە لە ینی بەکارهێنانی هێزی سیاسی هەر لایەنە سیاسیەکانی خۆیە بۆی کە حکوومەت تەبعی بکەیتەوە تۆ لەسەر مەلەفی کەرکوو قسە دەکەی باشە ئێستا ئەو ینی هەڵبژاردننی سەر کۆماری وڵات کە لە پرۆسێکی دیموکراسیە کراوە ویکێتی دەنگی بۆی کۆکردوێتەوە ئەم پرۆسەیە بۆچی تاسی کەسە دامەزانی حکوومەت هەرێمی کوردستان بۆچی کەرکووک ینی کە حتا لە ڕووی جۆگرافیەوە سەیریکەی کەرکوو نزیکتران بەغا نزیکترە بۆچی گەرمای بەغا تاسی لە پێکردنی حکوومەت هەرێمی کوردستانەکە بەڵام گەرمای کەرکووک تاسی لەسەر گەرمای سیاسی لە هەولێر و لە سلێمانیەکە ئەمە منطقی تیانە حتا لەو گەڕێکە کەرکوو بەشێکە لە کوردستان کەواتە پرۆسەیەک هەیە کە تۆ ینی ئەم ئەدەواتە سیاسیانە بۆچی بەکاردێنی زۆر کەسە لە با مەسەلەی کەرکوو حەل بێ من لە چەند ڕۆژی پێش ئێشتا لە گفتوگویەکی ناوخۆیانەیەکی تیشمان کوردستانە کۆمەڵە کاڤال پێکەوە وەزیکەتیمان تاوتێ دەکرد مەسەلەن من تۆ و فڵانکە زانێ با کۆنگرە بکرێ هەواڵێک وتی وەڵا با کۆنگرە نەکرێ هەتا ئەوکو وەزی کەرکووێک لای دەکێتەوە وتم کاکە من ئیزافەت بۆ دەکەم مەسەری پێت دەڵێم با کۆنگرە نەکرێ هەتا ئەو کێشەی ویلایەتی مووسڵ حەلەکرێ بۆ ئیزافەت دەکەم مەسەری ڕیشت مە تاشە هەتا ئەوکو هەرچوە پارچێک کوردستانێک بگرێتەوە بەڵام عەرەب دەڵێ مالای لە کول لە ویلایەتۆ گجل لەوە ئەو شتێکی ناتوانین 100% جێبەجێکی ئەوە جێبەجێ بکە کە ممکنە باشەکێتی جێبەجێ دەکرێەوەی مەلەفی بەس پێم وایە زۆر ئاسانە جێبەجێ دەکرێت پێکردنی ئاسانەکە بۆچی ئەوەندە دەخایانێت هەر دەخایەنێ من پێ دەڵێم لەبەر هۆکارەکەی چییە لەبەر لە چەند ساڵی ڕابردوویەتی پارتی پەیوەندیەکانیان ئەوەندە خراپ بووە بۆ هەر گفتوگۆی هەر تەفاوێت هەر چای خواردنێک کە دەوێ بیخۆن بەداخەوە نرخەکەی وا کەوتێتەوە
ینی لەسەر یەکێتی پارتی بە ئەگەر چای خواردنێک لە شوێن بە 250 دینارەکەوێت لەسەر یەکێتی پارتی بە 100 دلارەکەوێت ئەم لە ڕووی کاتەوە دەڵێت ئەمە دەبێت کۆتایی پێ بێت کەی کۆتایی پێدێ کە مەسلحەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانێکی گرتەوە بە پێچەوانەی دیتنی خەڵکی ترەوە من پێم وایە مەسلحەت و بەرژەوەندی ئابوووریەکان بەرژەوەندی سیاسیەکان بەرژەوەندە دنیایەکان یەکێتی پارتی و حزبەکانی دیکەش کوردستان دیکەی کوردستانی ڕۆڵێکی زۆر گەورە دەژێر لە پێکهێنانە ئەگەر پێکهێنانی حکوومەت قسەیەکی مالکیە زۆر جوانە ئەڵێ ئەگەر قەزایەکانی عێراق بە پارە حەلەکرێتی زۆرە پارەمان زۆرە ئەمە ئەگەر بە قسەی قسەی فکۆری وەی سەی نەکەی بە قسەیەکی سیاسی سەیریکەی زۆر گرنگە ئەگەر قەزیەکانی یەکێتی پارتی ڕێکەوتنی یەکێتی پارتی دەبێتەوە ئەوەی کە مەسلحەتی یەکێتی پارتی بڕوا باوێکێتی ببێ با بڕوا ئەگەر بەهێنانە پێشەوەی حزبەکانی دیکەش بۆ ناو حکوومەتی هەرێمی کوردستان دەورە جێرە با بگێڕە وەلەو باشتر وایە بۆ دیموکراسی وەکو کاکسیرانوتی ینی تۆ بەشی ئەوە بدەی بالمناسبە لە نەک لە عێراقا نەک لە کوردستانە بەتەنیا حتى خصوصي بروسياس عراقي شكا حكومة ائتلافية بارين قرصة يعني وك هو مثلا تونيا حتى أزوليت ولا زي خط يعني أبيش تك أكون وبشوني كي شو شيء الري نشكي خوزقوا لو ك ولاتي يوكو تركيا لأن نواتكانا بوت شيء هو كاكسيران باسي $1 وزي كانبو لبرتشي لبر حكومتك يعني حزبكان كسي يعني يكمي هالبجادين يكمي بيركابري هالبجادين ندبون ناتشارون ائتلاف كان بيكو ائتلاف شريكي بو شوير اللي خريك ده است حكومتك بقوته لبري عينيا خواب كواي اللي بيكتي بارتي واي اللي بيكتي بتا اوبوزيشن كي بقوت بلام بالمناسبه لفرصه ديمقراطيه اوبوزيشن شروطي خو هي تو ده ما في اوبوزيشن مش بباريزي بما في ويكا يعني حسيت ان المواردي ولاتك تونات حزبك بيني 4 سال اوبوزيشن باداري بكي يعني سرچاوي دهاتي بونيري توا ناچاري بكي بنابو حزب عراق كان بري يعني بنابو يعني يارمتي دركي بري حزب سياسي بوي بي باريزي بمهنيتوا بوي ديمقراطي باريزي بيوس او يعني او برخوردي كحزب سياسي تصالات دار كان هيانا ولا حزب كان ديكش بكي ام برخوردي هي هذيك بدرجات بو نمونه بزوتني قران كدرس بو بسبيش كرسي انا ودايبو بسوي 12 كرسي بقدر قباري خو ام حزب بيوس يارمتي داري بدريتي ك باجوري كرسي كانتي بلام لبرامبريش دا حزبي وكو حزب الشيوعي كردستان كحزبك ديارين لتيكوشاني خويا حزبك يعني حليف حزب الشيوعي العراقية ما في حزب ما في تاريخ فلسطيني كله زو قرن حزبش التنيال بكرسي تعامل كاتب زور كمان بس تو جشبيني وي طبعا ضروش تر بجنا النتيجة من بيما جشبين بشار سكن كشكاني كتي بارتي بلام ربطنا كم بروجو هلو ربطنا كم بلدوان اللي بساو كانوا أو دقور بلحظة وبدقة باش كاك سيروان كات منزور كما سبار دوي ك بازوكي كمثلا نومانغ لسر بوست كيشي اي كارنامه حكومت دبي شلون بنسريته وبيدواي بله والله با وكاليه اما هم كات رجبين نبين برامر بو جوازي كلنيوان اما هي راستا يعني هر خوي من زوجر يعني من بايتي خويا المواني بقربوا نشانكاني خوا كاتك افرموا وشاء ربك لجعل الناس امه واحدا ولا يزالون مختلفين بو اگر خوا بيسايت يكراي بشريه نكرد همو مروفایتی به یک شواز دروست کرد بلام به جواز دروستی کردن ام جوازی هوکاری برو پیشونه ام جوازی هوکاری وکاله سیست نبونه بلام وی استل کردستان جوازی در نشو بله جوازی در شو بوله جوازی در شو لبروی عقلیتی اما بداخل تایسا وکما مصابه سیکرد اما عقل من قبول منیه بونونه پارتی لپروسیه که اگر دنگی کم هنا به اپوزیسیون اما بینی من خلق بۆ چوەسەر عمود دەیوت ئەگەر کاک مەسعود بێتە خوارەوە سەرۆکیێری من خۆمە خەمە خوارەوە لە کاتێکە خۆ کاک مەسعود بانگەشەی وەی نەکردو بڵی من خوام بەس خوا بەقایە هەتا یا وەکەڵی هەتا سەر ئەمێنێ کاک مەسعودیش سەرۆکی هەرێم بوو هەر زۆر ئاساییە لەم پۆستە وازێنێ کەسێکی تێبێ بە سەرۆکی هەرێم ئێمە پێویستە ئەم عەقڵیەتەمان بگۆڕین یعنی بەداخەوە من ئەگەر مامۆستا بە وەکەڵێ بە حەساسیت لێمی وەرنەگرێ من گوێم لێ بۆ ئەندامێکی مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستان وتی کەس بۆی نییە بیر لە کورسیەکەی جەنابی مام جەلال بکاتەوە بیر لە سکرتێری گشتیەکێتی نیشتیمانی کوردستان بکاتەوە بۆ معناوە لەم حیزبە لەناو حیزبە سیاسیەکانی ئێمە بەداخەوە تا ئیستا ئەوە دروست نەبووە من قوڵم نییە کەس ئەندامانی چای کوردانی بۆیان نێبیل لە کورسەکەی بەڵێ ئوز ماوەسەگەنین مەبەستم لەوەیە باشە لەسەر کارنامەکە زۆر بە کورتی گەر کاتمان کەمەوە پێ دوێ
من پێم وایە کارنامەکە یان تەسەورم وایە ئومێدم وایە حکوومەتەکەمان حکوومەتێکی سەرکەوتوو بێ حکوومەتێکی پێشکەوتوو بێ چونکە جەناب دەزانی واز ئێمە بێنە کە وەک عەرزم کرد ئێمە بە موسسە نەبووین ئێمە دیموکراسی نەبووین ئێمە هەڵبژاردننی حیزبێک دەچوون زیادهێنانی حیزبێک کاریگەریە لەسەر ئایندەی کوردستان سیرێکی لە ئەمریکا کە دەوڵەتی قانونە دەوڵەتی موسسەیە دەوڵەتی دەستورە گۆڕانکاری لە شخصی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاریگەری لەسەر سیاسەتی دەرەوە سیاسەتی ناوخۆ سیاسەتی باش لەسەر هەموو ئەمانە کاریگەری ئەبێ بۆ ینی بۆیە لە باب وەک عەرەب لە بابی ئەولایە لە کاری لە پێشینەوەی لای ئێمەش بە هەمان شێوە گۆڕانکاری لەم کارنامە هەبێ لە حکوومەت لە وەکڵە لە کارنامەی حکوومەتە هەبێ ئێمە ئەم شخصی ڕاستپێرا و جەنابی کاک مەسرور بارزانی کەسێک بوو لە بواری کارەکەی خۆیان سەرکەوتوو بووە ئێمە کاتێک کە بەڕێوەبەرێک بووە لەم بەڵێ بواری ئەمنی سەرکەوتوو بووە لە بواری ئەمنیە بڵێ من ناوەڕاستی تاران گەڕاوم کە وەکڵێ بەشێکە لە مەهدی حەزاریەت بە ڕۆژی نیوەڕۆ سوکانی سیارەکانیان هەمویان بە زنجیر بەستۆتەوە هەتا برادێکی فارسم پێ شارەکانی هەرێمە تیرۆر کراوە بە زۆر ئەگەر بەراوردێکی وڵاتانی تر زۆر کەمتر ئەگەر بەراوردی با من عەرزت کەم ئێستا فەرموو جەناب دەگەڕین سعاتی شەو بەم شاری سلێمانی ئەگەڕین زانە چەند سیاری 2 دەفتەری و 4 دەفتەری لەبەر دەرگاوەستانی و کابرا دەرگای گەراجی نایباتە ژوورۆ بۆ هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە ئەمن و ئاسایشی لە وڵاتی ئێمە پەیوەندی بە هاوڵاتیانی شەوەنیە کە بەشێکی پەیوەندی بە هاوڵاتیانەوە بەشێکی پەیوەندی بەو کەسەوەیە کە مەلەفی ئەمنی بەڕێوە بە ئینسان واقعی بێ وەکڵێ لەو ئەنسەفە ناز لە سەراح القاضی ئەگەر ئینسان ئینسافیە بوو کاتێک ئێمە قوتابخانەیەک سەرکەوتووە بێ ناخرێ بڵێن وڵات تەلەبەکان زیرەکەن ڕاستە تەلەبەکان زیرەکەن بەڵام بەڕێوەبەری قوتابخانەکەش کەسێکی سەرکەوتوو بۆ توانیوێتی وەکڵێ کەسی شیاو لە شوێنی شیاودانێ ستافێکی وەکڵێ بەڕێوەبەری بەهێزی دروست کردەوە سپاس دەکەم کاکستان زۆر بە کورتی کاندەکانی چێتی ئامادەیەک لە کراونەتەوە هێشتاک لای نەبووە بەڵێ زۆر سپاس بۆ وەرەزان سترا عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی کوردستانی نوێ و سیروان حەمە شەریف توێژەر لە ناوەندی چاوی کورد سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارم تا بەرنامەیەکی دیکە خواتان